ئێمە فێرخوازانی تواناسازین بەشێک لە فێرخوازانی تواناسازی خوێندنمان بەسەرکەوتوی تەواو کرد بۆندێکە بوو لە بینی ئێمە و حکوومەت کە ئەگەر هاتو ئێمە خوێنمان بەسەرکەوتی تەواو کرد اینجا ئەوانیش مافەدارایەکانمان دەدەن ئەوە بوو لە 2014 مافەدارایەکانمان وەرنەگرت و ئێمە بە قەرز و قۆڵ و هەر چۆنێ بێ خوێندنەکەمان بەسەرکەوتوی تەواو کرد کەسێ 2016ەوە داوای مافەدارایەکانی خۆمان دەکەین بەس بە حاڵی خۆم دەفتەرێک و 6 وەرەقە ملای حکوومەتە کەسی هەر ڕۆژێ بە بویانوێک حکوومەت پارەکانمان ناداتەوە شایستە داراییەکانمان ناداتەوە بە بیانوی ئەو کە پارە نییە ئەمە چەند ساڵێک بەهۆی ئەو زروفەی کە لە پێشمان بوو سەبرمان لێگرتن گوتمان حکوومەت لەوانەیە پارە نەبێت بەس ئێستا کە دەزانین پارە هەیە و ئێمەش داوای مافەداراییەکانی خۆمان دەکەن کە ئێستاش بەردەوامی لە خزمەتکردن جا بۆیە ئێستاوە چەندەمین جارە گربوونەوە دەکەن بەردەوامیش دەبین لە گربوونەوە هەتا مافەداراییەکانی خۆمان بەدەستێنین ئەو خوێندکارانە کە بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا لە دەرەوە بوون خوێندنی خۆیان تەواو کردووە بەڵام وەزارەتی خوێندنی باڵا و جومەنی وەزیران پابەت نەبووە بە بەڵێنەکەوە بەمانایەکی تر پارەکەی سەرف نەکردووە ئێستش ئێمە هاتوین لێرە کۆبوونێتەوە بووی ئەو شایستە دایرانی ئەو خوێندکارە کە نزیکەی 5 ساڵە هەندێک خوێندکارمانەیە 5 ساڵ زیاتر لە 5 ساڵە بێ پارەکە لای حکوومەتە نەیگەڕانەوەتەوە بەپێی یاسا بەپێی ئەو عەقدەی کە کردومانە پێویستە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا و پارەی بجێڕێتەوە بەڵام تا ئێستا نەگەڕاوەتەوە ئێمە هاتوین لێرە بۆی فشارێک دروستکەین و بتوانین ئەو پارەی بجێڕینەوە